وەختێ هەیە وەختێ هەمووی لە دەروونمدا هەڵەقڵێ چی لێ بکەم؟ عباسی کەمەندی دەروێشە قەسابەکە. نازانم ڕاستم یا خەوەمێنم کەجا ئاهوەیە لەیلێ هاتە سەرێ. ساڵی 1952 لە سنە بارانێکی بەلێزمە دەبارێت لە ناکاو لە گەڕەکی جەواراوە لە قەسابخانەیەک هەواڵ بە عەلی شمشاڵژەن دەگات کەوا منداڵێکی بووە. ئەم منداڵە ناوی لێدەنرێت عەباس. ئەو کۆرپەیە هەر کە چاو دەکاتەوە لە تەمەنی 3 مانگی لە ناو قەسابخانەکەی باپیرەی باوکی لەلایەن مامیەوە دەکوژرێت. لێرەوە منداڵی عەباس دەبێتە بێباوکی و نوقمی ترس دەبێت تا کار دەگاتەوەی لە تەمەنی 7 ساڵی ئەو مامەی کە باوکی کوشت لە ترسی تۆڵەکردنەوەی عەباس لێی لە ناو قەسابخانەکە پلانی کوشتنی عەباس دادەنێت. بەڵام دایکی دەگەڕێتەوە لای و لەژێر سێبەر و سایەی خۆی دەیپارێزێت. من باوکی خۆمم نەبینیوە، باوکم بەدەست برای خۆی کوژراوە. لەوە دوا بە خاتر ئەوە نەوەک من گەورە بم حەقی باوکم بسێنم هەر لە منداڵیەوە چەوساوە بارمیان هێنا، یعنی قەرار نەبوو زیندوو بمێنم. بەڵام مام بەعالم بێزم تەنیا وێبەسە مەیلی تۆ تەنیا لە عالەم بەسە. چیرۆکی یەکەم عەشقی کەمەندی لەوەوە دەست پێ دەکات کاتێک لەگەڵ دایکی دەچێتە حەمام و چاوی بە کچێک دەکەوێت بە ناوی شادوخت. عەشقی شادوخت و حەمامی جێژوان دەبێتە یەکەمین تابلۆی کەمەندی. عەباس لە تەمەنی 14 ساڵی دەست دەکات بە نووسین و یەکەم شعری لە 16 ساڵی دەنووسێت و لە 18 ساڵی با چیرۆکی شەو بۆ حەمەشوان لە پێشبڕکێی شاری سنە خەڵاتی باشترین چیرۆک وەردەگرێت. ڕادیۆی سنە دەبێتە گەنجینەی پێشاندانی بەهرەکانی عەباسی کەمەندی و هەر لەوێ سەرەتا لە کاری دۆبلاژدا بە دەنگی 4 کارکتەر بەشداری لە درامای لۆرێل و هاردی دەکات. بە جێ 4 شخصیت قسەیەگەر لۆرێل هاردی هۆش و پێ و بێعەمەد گومی نەخەین شەیەن تاڵەبانی و کەمەندی یەکێک لە جوانترین چیرۆکەکانی ناو هونەری کوردین. چیرۆکەکە هەر لە سنە دەبێت. شەهێن ئەو کات تەمەنی 17 ساڵ دەبێت و لەگەڵ عەباس دوو لاوی هەمان کۆڵان دەبن. لە زەماوەندێک عەباس بۆ یەکەم جار گوێی لە دەنگی شەهێن دەبێت و سەرسام دەبێت. بۆیە داوا لە شەهێن دەکات کە شعرێکی هەیە لە ڕادیۆ بێت بیچڕێت. بەڵام شەهێن پێی دەڵێت ببوورە لەبەر ماڵەوە ناتوانم گۆرانی بۆ ڕادیۆ بڵێم. باوکی شەهێن و برای شەهێن هاوڕێی عەباسی کەمەندی دەبن. ئەمە وا دەکات عەباس بەردەوام بچێتە ماڵی شەهێن و داوا لە باوکی بکات کە شەهێن بێتە ڕادیۆ و گۆرانی بڵێت. دوای چەندین جار ڕەتکردنەوەی باوکی شەهێن و سووربوونی عەباس لەسەر ئەوەی کە ئەم شعر و ئاوازە هەر دەبێت بە دەنگی شەهێن بگوترێت، لە کۆتاییدا لەسەر ئەوە ڕێک دەکەون گۆرانەکە ڕیکۆرد بکرێت. شەهێن دەچێتە ڕادیۆی سنە. عەباسی کەمەندی ڕاهێنان بە شەهێن دەکات و شێوازی گوتنی گۆرانیەکەی پێ دەڵێت. ئالەوێدا بەڕێوبەری ڕادیۆی سنە پێشنیاز دەکات گەر ئەم گۆرانیە بە دوێت تۆمار بکرێت زۆر خۆش دەبێت. بەم شێوەیە گۆرانی سەبری گوڵفرۆش تۆمار دەکرێت و وەک بۆمبێک لە باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان دەنگ دەداتەوە. ويشرت بلا دام وخد تاروجي ما بات ويبرقي عديا وتيج درنهر مدابات ويشرت بلا دام وخد تاروجي ما بات ويبرقي عديا وتيج درنهر مدابات ئەگەرچی خۆی لە سنە لەدایک بوو هەورامی نەبوو، بەڵام زۆر عاشق بە هونەری هەورامی بوو. ئەو پێی وا بوو
لە هەموو هۆنراوەیەکی کوردی پێویست دەکات دێڕێکی هەورامی تیادا بەکار بێت تاوەکو کامل بێت. لاسایی کەسی نەدەکردەوە و هۆگری فەرهەنگ و ئەدەبیاتی فۆلکلۆری کوردی بوو. یەکەم ئەلبومیشی هەر بە ناوی هەورامان بوو. زۆرینەی کاتەکانی تەمەنی خۆی لە گوندەکانی کوردستان بەسەردەبرد بە مەبەستی کۆکردنەوەی فەرهەنگ و ئەدەبی کوردی. دەنگێک لە سنەوە ئارام ئارام کۆڵانەکانی بڕی و تەواوی کوردستانی گرتەوە. عەباسی کەمەندی سێ ئەلبومی لەگەڵ گروپی کامگاران دروست کرد بە ناوەکانی هەورامان، پرشنگ، گەلاوێژ. عەباسی کەمەندی تەنها یەک کلیپی بۆ گۆرانیەکانی هەبوو. ئەو بەردەوام دەیگوت من کەسێکم دەوێ هێدفۆنەکەی بخاتە گوێی و گوێ لە من بگرێ. من گوێیەکانم دەوێ نەک چاوەکان. حەزم لە کلیپ و شتە نییە. حەزەکەم دانیشی بە دڵ هێدفۆنێ بنیتە گوێت بزانی عەباس کەمەندی چیەڵێ. خوێنت شیرینە لێنە نەباتە، خوێنت شیرینە لێنە نەباتە، دەوێە میستەشە هەر بەتەماتە. عەباسی کەمەندی لە ساڵی 2004 سەردانی شاری سلێمانی دەکات و پێشوازیەکی بێوێنەی لێ دەکرێت. کەمەندیش لە سلێمانیەوە دەڵێت بۆ من سنە و سلێمانی هیچ جیاوازیەکی نییە. کوردستان خەریکە ئاباد دەبێت. کوردستان کە هەروەتەنی منە هیچ فەرقێکی لەگەڵ سنە بۆ من نییە سلێمانیە. دوای چەندین ساڵ دووری عەباس لە گۆرانی گوتن ڕۆژێک بەڕێکەوت لە شاری تاران عەباسی کەمەندی کرێکارێک دەبینێت کە دەگری. عەباس پرسیاری گریانەکەی لێ دەکات. ئەویش بە تاسەوە دەڵێت بیری لادێکەمان دەکەم و بیری هاوسەرەکەن دەکەم کە ئێستا لە لادێ. ئالەوێدا عەباسی کەمەندی شعر و ئاوازی کیژی لادێدا دەنێت و دووبارە دەگەڕێتەوە بۆ گۆرانی گوتن و دواتر دەیکات بە کۆتا ئەلبومی خۆی. کیژی لادێ هەم بە تاسەی هەلکەرەش سەر شانەکەت، هەم بە تاسەی دەم بەیانی بۆی تەنوورێی نانەکەت. ئەگەرچی عەباسی کەمەندی بە پیاوی حەوت هونەر ناسراو بوو، بەڵام بەهرەکانی زۆر زیاتر بوون لە حەوت هونەر. ئەو سەرەتا لە نێو منداڵان بەهۆی کارامەیی دەستەکانی لە بواری یاری منداڵان بە پیاوی بووکەڵە ناسراو بوو. نزیکەی 100 تابلۆی کێشا و خاوەنی هەریەکە لە 30 فیلمی درێژ و کورت و 4 ئەلبومی گۆرانی و کۆمەڵێک ڕۆمان و زیاتر لە 150 گۆرانیشی گوتووە. هەروەها خاوەنی زیاتر لە 100 شیعرە. ئەو نووسەری شانۆ و ئامادەکاری رادیۆ و ئامادەکاری بەرنامەی تەلەڤیزیۆن و چیرۆکنووس و نووسەری ئەدەبی فۆلکلۆر و ڕۆمان و سیناریستی شانۆ و دراما بوو. ڕاستە عەباسی کەمەندی بەبێ باوکی گەورە بوو، بەڵام خۆی بوو بە یەکێک لە باوانەکانی هونەری کوردی لە شاری سنە. سەرنجام عەباسی کەمەندی لە تەمەنی 62 ساڵیدا لە 22 ئایاری 2014 دەریوێشی نێو قەسابخانەکان پێنووس و بووکەڵە و تابلۆ و گۆرانەکانی پێچایەوە و بە جەڵدەی دڵ کۆچی دوایی کرد. هەمیشە ناڕەحەتم هیچ کەسێکە تازە ناتانێت جێگە ئەو بگرێتەوە بۆ من چواردانە مناڵمە سێ کەنیشک و کوڕێ وەڵێ هیچ کارمێکیان ناوێنە یەک لەحزێ ئای کەمەندیە بۆ من ئەوان خۆش بن بۆ خۆیان وەڵێ